بەراوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر پرسی وەرگرتنی سەرانە لە بازرگانی نێوان هەولێر و سلێمانی دەکەین کێستا بۆ ئاڵوگۆڕی بازرگانی بەشێک لە کەلوپەل و شتومەک و کاڵاکان لە نێوان هەولێر و سلێمانی دەبێت بازرگانان و کاسبکاران بڕە پارەیەک بدەن دەنا بە پێچەوانەوە ڕێگەیان پێنادرێت سەرەسەرەوە دەکەن ئەمە بۆچی ڕوویداوە چۆن چارەسەر دەکرێت کاریگەری لەسەر بازار چییە و کاریگەری لەسەر هاوڵاتیانیش چیە بازرگانیش بۆ هاوڵاتیان دروست کردووە بۆچی حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان بڕیارێکی لەبارەوە نادەن کە ماوەی زیاتر لە مانگێکە بەشێکی زۆر لە کەلوپەلەکان گرفتیان بۆ دروست بووە لە گواستنەوەیان لە بینی هەولێر و سلێمان لەگە هەرێک لە بەڕێزان عەتاشیاق محەممەد جێگیری سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکاران و باوەڕ جەمال ڕاوێژکاری بازرگانی لە ستۆدیۆ هەروەها لە هەولێرەوە بەدران مەحیەدین ڕۆژنامەنووس سەرسەرم پرسە دەکەین سوپاسیان بەدەبوونتان دەکەین کاکشێوە خێربێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەو کێشەیە کە دروست بووە بۆ گواستنەوەی کەلوپەل و کاڵا لە بینی هەولێر و سلێمانی ئەوە دەمێک کە هەیە یاخود ئێستا ڕووی لە زیادبوون کردووە و ئێوە ناڕەزایەتیتان پێگەیشت وەکو یەکێتی هاوردە و ناردنکاران خۆش بێ لە ڕاستیدا ئەم مەوزوعە ینی دەمێکە ئەمە هەیە لە زۆر لەو کە مادەم کەلوپەلانەی کە مەسەلە لێرەوە ئەیانوس بینێرن بۆ هەولێر لەوێ ڕێگان پێنەداوە لە هەولێرەوە بۆ ئێرە لێرە ڕێگان پێ ئەمە یعنی مشکلەیەکی زۆر دەمێکە زۆر جار باس کراوە زۆر جار ئێمە لەسەر ئەم مەوزوعە لەگەڵ وەزارەتی بازرگانی لەگەڵ ئەمان قسەمان کردووە بەڵام شتەکە زۆر ئێتیمامیان پێوە بەس ئەم فترەیە مانگە زیاتر ئەمە زیایی کردووەوە بۆتە مشکلەیەکی گەورە لە بینی سلێمانی و لە بینی هەولێرە بەڕاستی ئەمە کارێکی زۆر ناڕەوایە زۆر بێنەمایە یعنی بەڕاستی ئەمە چەند ینی تاجرەکە منەتوانم تا حدێ تاجرەکە زەرەر ناکات چونکە تاجرەکە ئەو پارەی ئەیای خەت سەر کاڵاکە هەمووی بەڕاستی دانیشتوان خەڵکی فەقیر و هەژار و بەکاربەر ئەوە زەرەرمەندە لەو مەوزوعانەیە باشە بۆیە ئەمە پێویستی بە چارەسەرکردنێکی باشە بەزێ وەکو یەکێتی هاوردە و ناردنکاران بە فەرمی داوای چارەسەرتان کردووە لە وەزارەتی بازرگانی وەزارەتی دارایی چەند وەزارەت پێوەستن بەمە ئێمە زیاتر لەگەڵ وەزاری بازرگانی هەیە ئێمە ئەو شتوانەی کە هەمان بێ ڕوبەڕووی ئەوانیەکەینەوانی و ئەوانیش لەم دووشەوە زیری بازرگانی قسەی کرد لەسەر ئەو مەوزوعانە ئاساس لیژنێ پێوێن وە نەخۆی لە ئەنجومەنی وەزیران باسی بکات حەدی ئەم مەوزوعەیە لە خوارەوە نییە ئیلا ئەبێ لەسەرەوە لە ئەنجومەنی وەزیرانەوە کاری بۆ بکرێت و هەوڵێکی وەدی و لیژنەیەدا بنرێت ئەو لیژنەیە بتوانێت متابعی ئەو شتانە بکات نەهێڵێ ئەو کێشانە ینی زیاتر تەسەڵ بکات چونکە ئەمە مشکلەکەی لە چیایە بەیانی ئێمەش عێراقیش ینی فێرە بێ لەمە کە سێرەکە ئێمە لە بینی هەرێمی کوردستانە ئەم حاڵەتە هەبێ ئەوەختە ئەویش کە ئەو حاڵەتە دروست ئێستاگەر پارە بدەی کێشە ناوێت بۆ گواستنەوەکەی ئەنی بۆنەوە تۆ لە سنوور کە کاڵاکەت داخڵ کردووە پارە بدەی و دوایش لە بینی هەولێر و سلێمانی بدەێر کێشت بۆ دروست ناوێ وایە بەزەو کاتە کێشەکە لەسەر هاوڵاتی زەبەرێ زەرمەندەکە هاوڵاتیە تۆ ئەو تاژێژی عنیهینی نییە گوناحی نییە گوناحەکە ئەگەڕێتەوە بۆ چیە بۆ دەسەڵات بۆ حکومەت ئەبێ چارەسەری ئەم مەزا بکە ئەبێ حکومەت هەوڵدا ئەمە بەدواسوونی بۆ بکات یعنی ئەمە شتێک نییە کە بڵێ بە ئاسانی حەل بێ بەڵام قەراریش ئەنجومەنی وەزیران بێت بڵێ ئەبێ ئەم حاڵەتە بێ و ڕقابەت دابنێ ئەمە ئەکرێت بەڵام ئەگەر ئەوە نەبێت و هەر بە قسە بێت و باز بێ بە ئەوڕێکی پێشتری ژێو بە فەرمی داواتان کردووە چارەسەر بکەین ئێمە زۆر جار باس ناکردن لە کۆبوونەوەکانە لەگەڵ بەرپرسانە لەگەڵ ئەمە بەڵامی تر بۆ ئەوە نەگیراوە بەهێ بەڵێ سوپاس دەکەم دێمە خزمەت کاک باوەڕ جەنابش بەخێر بێی بە دیاریکراوی ئێستا و کەلوپەلانەی کە ئێستا بڵێن پارە وەردەگرن لە بەرامبەر گواستنەوەی لە سلێمانی بە هەولێر یاخود بە پێچەوانەوە ئەو کەلوپەلانە کامانان کە کێشەی بۆ دروست بووە و ئایا کێشێتەنە بۆ بازرگان یاخود بۆ خودی هاوڵاتیشە بەڵێ بەناوی خۆی گەورە دەستان خۆش بێ سڵاو لە بەڕێستان دیار ئەم ڕێگریەکە لە نێوان هەردوو پارێزگادا دەستی پێکردووە بۆ ئەتوانم لە ئێستا بڵم بۆ لە سەتانەوەی کاڵاکانە یعنی بە تەواوەتی ڕاگررتنی جموجوڵی بازرگانیە لە نێوان هەردوو پارێزگاکە بۆ بێگومان بە ئەطرافەکانیشەوە ئەم کێشەیە تقریبا 2 ساڵ بەر لە ئێستا لە شیر و هەندێک کاڵاوە دەستی پێکرد بەڵام ئەمەی ئەم جارە هاتووەتە ئاراوە بەڕاستی نەپەیوەندی بە کوالیتی کۆنتترۆلەوەی نەپەیوەندی بە گومرگەوەیە جۆرێکە لە ململانی سیاسی بەداخەوە لە نێوان ئەم دوو حیزبە دەسەڵاتداری هەرێمە دیارە عاجزیەکیان هەیە بیان و بەیەک ئەگرن
وەلو گومانێکێ بەڕاستی من بۆ ئەمیان بەڵگەم نییە بەڵام هیوادارم وانە بێ هیوادارم ئەمە بەرنمەیەک نەبێ بۆ حەسار خستنە سەر پارێزگای سلێمانی بە تایبەت یان دەست لە پشدانی ئیقلیمی لە پشتەوە نەبێت چونکە پێچوانە شۆ هەروانیە بە پێچوانەشەوە بەڵێ بە پێچوانەوە شۆ وایە بەڵام جۆرێک لە فعل و ڕەتفعل دروست بۆ ئێستا ئەکرێ من مەبەستم لە گومانی سەرەتایی هەڵدانی کێشەکەیە لەبەروی سەرەتا ڕێگریەکەی کرد هەولێریان سلێمانی کاک حەکی من زۆر بەدوای ئەمەدا چووم هەندێک جار بۆ دەستکەوتنی ئەم بەڵگەیە جاری وایە ئەکرێت لە یەک کۆنتێنەر کەویستوێتی داخڵ بێ فەرمانێک کرابێ و توێتیان داخڵی مەکەن دواتر لایەنێکی تر ڕەتفعلی وەرگرت بێت تا ئەم دقیقەیە بە حقیقەت کامیان بە تەواوەتی بڕیارەیەک لاکەرەکەی داوە لەبەر دەستمانانی هەرچەنە زۆر بە دوای داچووم بەڵام هیوادارم ئەمە پلانێکی ئیقلیمی نەبێ گومرگنی نەخێر ئەوە هەر سەرانێکی زۆر حقیقیە گومرگ بریتە لە پرۆسەیەک کاک حەکیم کاتێک لە فڕۆکەخانەیە لێکێک لە خاڵە سنووریەکانەوە کاڵایەک داخڵەکەی زۆر بە شێوەیەکی قانونی مەنەفێستی هەیە لەوێدا تۆ گومرگی ئەو کاڵایە ئەدەیت بەس ئەمەی کە هەیە لە بینی دوو پارێزگادا هەر لە هیچ شوێنێکی دری دنیای نییە دوو پارێزگا لە نێوان خۆیانە بەم جۆرە ڕێگری بکەن ئەمە سەگەر ئەو مادانە کامانە ینی سەرکییانەی کە بۆم کێشیان بۆ دروست بووە کە ناتوانین بیان بێ بە هەولێر و لە هەولێر شۆ بە پێچوان ناتوانین بینی بۆ سلێمانی بەڵێ کاک حەکیم وەک عەرزم کردی لە سایانەوەی هەموو پێداویستیەکان لە ئێستادا حەساری لەسرە بەس با ئێمە بپرسین ئەو مادانەی کە زۆر کاریگەری لەسەر هاوڵاتیان چییە کاک حەکیم پێشەوەی بێن بۆ ئەم پرۆگرامە بە کاتژمێرێک سەردانی یەکێک لە دوکانەکانی فرۆشتنی شیر و کەلوپەلی منداڵانم کرد لەسەر شەقامی سیمەتری سلێمانی پرسیارم لێ کرد لە ماوەی ئەم مانگەدا چەندێک هەڵاوسانی ئابووری ڕوویداوە ئەو بەڕێزە فرۆشیارە بە منی و تەنها یەک شیری قوتو 500 دیناری چۆتە سەر بۆی ئەو کێشەیەوە بەڵێ بۆی ئەو کێشەیە لەبەر ئەوەی بۆی کاڵاکان داخڵکەن ئەبێ بەڕێگایەکی قاچاق یان سەرانە بدەن یا تەنسیق بکەن بۆ هەندێک خەڵک بۆی کاڵاکانیان بۆ داخڵکە ئێمە چێتە سەر نرخی کاڵاکە یعنی لە شیرە 500 دینار چۆتە سەر کاڵاکە واروها بە پێداویستە پزیشکیەکان ئەمە نمونەی سرنجە هێناوە بەس حەز ئەەکەم هەردوو زۆنەکە بەرپرسانی هەردوو زۆنەکە جوابم بنەوە ئەم سرنجە بەکاری هەندێ بۆ عیلاجی دەیان جۆری نەخۆشی پێم بڵێن بۆ ئەبێمە قاچاق بێ ئەخرەمە ئەمە مادەیەکی زیان بەخشە ئەمە مەترسیدارە بۆ ئەبێ لۆکە تەسەور لۆکە بەهای چییە ئەمانە بێن منافەسەی لەسەر بکەن نەیەڵن لە سنوورێکە بچێتە سنوورێکی ترەوە عیب نییە تۆ ڕێگری بکەی لە باری لۆکە طبعا ئەمە لە لۆکی پزیشکی بۆ پێداویستی تیماری پزیشکی بەکارێنێ وەڵڵی شەرمە هەر من ئەم وێنەی پیشانی خۆیانە دەم ئەو بەرپرسانە تەریق نابنەوە کاتێکەوە بینن یعنی ڕێگری بکەی لە پەموو لە لۆکە واروها پێداویستی پزیشکی و دەرمان ئەوەی زۆر خەتەرە کاک حەکیم یعنی هەڵاوسانێکی زۆر گەورە دروستەکە من لەگەڵ زۆربەی فرۆشیارەکان قسەم کردووە ئەڵێن ئیتر بەشێک لەو کاڵانەی نامێنێ باشە ئیتر هەڵاوسانە چێتە سەر نرخەک باش بەس ئێستا هاوڵاتێکە زەرمەندی یەکەمە ڕاستە بازرگان و کاسبکار لەوێ ئەوەی کە مامەڵان دەکە گرفتی بۆ دروست بووە دوزار دەخرێت سەر کەلوپەل و کاڵاکە کاک حەکیم گرفتەکە دروست بووە بەس بازرگانەکە دوانێت بە پێدانی پارە تێپەڕێنێ بەس دوای پارەیە دەیخاتە سەر ئەیخاتە سەر کاڵاکە لەسەر بەکارهێنەر گرانە بێت ئەمە کارە ساتە یعنی ئەو مانگیەکان کێشەیە ڕوویداوە لە هەر شوێنێکی دنیا ئەگەر ئێمە خاوەنی مؤسسات و خاوەنی شوێنێک بین پێی بوترێ بەرپرسیارەتی هەڵەگرێ نابێت لێ کۆڵینەوە بکە بەڵام ئەمە گرفتێکی سیاسیە لە بینی خۆیان دروستیان کردووە ساڵی پار بیرمانە کە لێک عاجز بوون سەردانی یەکیشان ناکرد بەڵام دواتر بە تەوافقێک و بەڕێکەوتنێک و دابشکردنی هەندێک مەساڵح گەڕانەوە لای یەک ئیتر هیوادارم ئەگەر بیانویە کە بەیەکی ئەگرن تحدیدی بکەن و یعنی بە یەکتر بڵێن کە کێشەکەیان لەسەر چیە ڕوونی بکەن و بۆی بڕیار بن چارەسەریکەن سوپاس دەکەم دێمەوە خزمەتان کاک بەدران سوپاسی ئامادەبوونی جەنابیشت دەکەین دەمەوێت سەرنجی بەڕێژ بزانم وەکو ڕۆژنامەنووسێک کە ئێستا کێشەی ئاڵوگۆڕی بازرگانی یاخۆ گواستنەوەی شتمەک و کاڵە لە بینی هەولێر و سلێمانی لاردوو لاوە گرفتی بۆ دروست بووە باز دەوە کێ سەرانە وەردەگیرێت سەرنجی بەڕێز چییە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە سڵاو کاک حەکیمە و کاتت باش سڵاو لە تۆ لە میوانەکانت لە بینەرانی کەناڵی پەیام لە ڕاستی ئەوەی کە لە ماوەی مانگێک زیاتریان کەمترێکە لە نێوان هەردوو پارێزگای هەولێر و سلێمانی کە ڕووەدا هەنی ئەمە هەگەڕێنێتەوە بۆ سەرەتایی نقطەکە کە نزیکی 30 ساڵ 32 ساڵ بە لە ئێستا کە بەرەی کوردستانی هەبوو بە وەسڵ شتەکان داخلەکە جاو کات پارەکە ئەگەڕاو بۆ وەزارەتی دارایی و بۆ موچە و ئەوانە بوو کە سەدەنی بەرەی کوردستانی بوو بەڵام ئێستاکە ئەوەی کە زۆر جێگای نیگەرانێکە ئەو خەڵکە ئەڕوتێنەوە بەڕاستی ئەوە ڕوتانەوەی ینی لە بەنێوان دوو مەحافەزە لە هەرێمێکی بچووک کە
ئەگەر بارێک لە محافظەیەکەوە بێ لە سلێمانی و بێ بۆ هەولێر لە هەولێر بڕۆ بۆ سلێمانی پارەی لێوەرگرن ینی کۆی بابەتەکە کاک حەچین بابەتەکە سیاسیە يعني بابەتەکە مەسەلەن میوانە بەڕێزەکان باسییان کرد مەسەلەن شیری مناڵان ئێمە لە قەیرانی شیری مناڵان نین کە برێن شیری مناڵان گران بووە و نایە و یان گەمارۆی ئابووریمان لەسەر لە خاڵە سنوورەکە مەسەلەن لە تورکیایە لە ئێرانە لە سووریایان لە بەغدا و لە بەسڕاوە کە داخی دەکرێ نایان لە ناو خۆیە حتمما کێشێکی سیاسی هەیە لە نێوان دوو ئەحزابی سیاسی کە پارتیوێکێتینە بەداخەوە خەڵکەکە بازەکەیە داوەکو هەمیشە هەر خەڵک بازی داوە و پێم وایە ئەگەر من جەم لە میوانەکان گوت و بێمە بەرنامەکەشت بە دواتچوون بۆ کرد ینی ئەوەی نقطەی ئەساسی ئێمە لێتی ناگەین چێن ئەوانەی کە کێشیان هەیەانی لە ئەنجومەنی وەزیران هەمیان بێکۆ دانیشن ئێستا سەرۆکی حکوومەت وا لە ئەمریکایە وەزیری پێشمەرگەی لەگەرە کەسەر بێچێتی نیشتیمانی کوردستانە وەفدی حکومی وا پێکەوە هەمووی لە سەفەرە هەمووی لە کاری سیاسی دیبلۆماسیە دێنەوە هەمووی بێکەوە لە کورسێک دانیشن هەمووی مەترێک نیو مەتریان بینە کێشەکان لەگەر چێە پرسیارەکەوەیە ئایا زەختیان لەسرە ئایا ئەوەی کە نایەنەوێ خۆراک و دەرمانی پێداویستی بۆ سلێمانی بڕوا کە لە تورکیاوە دێ بۆ سلێمانی بڕوا ینی تاواوکەری ئەو ئابلوق ئابووریە کە لەسەر مەتاڕی سلێمانی هەیە ئەبیان کۆمەڵی خاڵن کە ئێمە نابێت لە بیرمان بچێت بەداخەوە ینی من حەزمە کرد کاک حەچیم بەر لەوەی بەرنامەکەتە دەستپێکە بۆ شەرمەزار بوونی ئەو حکوومەتە لە کەناڵەکەیەوە خۆزگە راپۆرتێک ئەڕۆی لەسەر ئەو سەرمایهداری ئێستا ئەو ڕێگە بازرگانیە قەبەی کە سین دەستی پێکردو ڕێگای ئاوریشم بۆ ئێمە بە حکوومەتی کوردی برین ئێوە 32 ساڵە گەڕێنەوە دواوە و جیهان لە سەردەمی لیبرالیزم و پۆست مۆدێرنا سەردەمی بازرگانی یەک ڕێگایە تازە ئێمە لە نێوان 200 کیلومتر 6 بازگە ئەبڕین لا 6 بازگە لەم سەر سێ لەم سەر سێ ئەبێ لە هەمووی سەرانە بدەیت ئەبێ لە هەمووی مۆر بدەیت لەبێ هەمووی تەنسیق بکەیت لەبێ هەمووی بەشێک ئەوە حکومداریە ئەوە حکومڕانیە یعنی بەهانی دوو بەیانی دووبارە لە نێوان بازرگانان توان سکاڵا تۆمارکەم بچن لە بەغدا سکاڵا تۆمارکەن کاکەوەن ئێوە حکوومەتن ئێمارێمەچین قانونمان نییە دەستورمان نییە حکوومەت بەسەر چووە پەرلەمان نەماوە ئەنجومەنی پارێزگان نەماوە کاکەوەن چارێک بۆ خەڵکە بکەن یعنی ئیلا ئەبێ بەیانی دوو بەیانی دادگای اتحادیی سانسەکوشەکەی لە مێزەکە بداتەوە بڵێ ئەوەی ئێوە ئەیکەن ناقانونیە ئەگەر بیکەن وا تامەسەردێنین یعنی بۆ ئەبێ ئیلا دەسەڵاتێکی تونتە بێ بیان چەوسێنێتەوە بۆ ئەبێ ئیلا دەسەڵاتێک بێ ئەمریان لەسەر بکە ئەخر کاکە ئێمە خۆمان من بۆ نەخۆشی دایکم بردە بە ئێران 300 کیلومتر ڕۆشتن بازگەیەکم نەبینی ئاخر نێوان هەولێر و سلێمانی 190 کیلومتر 6 بازگەی تێدایە هەمووشی زەمن من بەو کۆتاییە زانیم ئێستا من کە داخلی هەولێرە بیتەوەکەیتەوە نارێ ناوت چیە هەویەکە نفوسەکە لە چێودی ئەڵێ سندوقەکە بکەوە کەکە تۆ بزانە من چێ من ناوم هەیە ناوم نییە تۆمەتبارم تاوانبارم تۆ زانێ سندوقی سارەکە من ئێستا تێگەیشتمەوە بۆ ئەوەیە کە بزانێ بارم پێ یان نەگومرگم بکە یان گومرگم نەکە تۆ سەی کە لە 2024 بژی و 32 ساڵە حکومڕانبی تازە لە نێوان دوو بازگە دابنیشی وەسڵ بکەیت و پارەکە کەس نازای پارەکە بۆ کوێڕوە موچێکیان پێ نادرێ ینی باشەگەر سەردەمی کۆن ینی خەڵک کە ئێوە پێش ناکەون ئەگەڕێنەوە هەر لە شێوەی کۆم بچون لە سەردەمی بەرەی کوردستانی پارەیان لە خەڵکە ئێستا کەس نازای و پارە چی لێ دێ یعنی نە وەزیری دارایی ئاگای لێیە نە وەزیری بازرگانی ئاگای لێیە نازانم وەزیری ناوخۆی قسێکی لەسەر بابەتە کردووە یان نەچونکە بازرگەکان زیاتر سەر بە ئەنجومەنی ئاسایش و سەر بە وەزارەتی ناوخۆن هیوادارم حکوومەتی هەرێم حکوومەتی کوردی تۆزێک بتوانێت لەگە سەردەم بێتەوە تۆزێک بەخۆی دابچێتەوە یعنی نە ئەوەی دەیکەن حکومداریە نە ئەوەی کردیانە حکومداری وایە لە هیچ شوێنێکی دنیا ئەوەی ئەوان ئەیکەن ئەوەی ئەوانە بە خەڵکی پیشاندن لە هیچ شوێنێکی دنیا بوونی نییە لەو وڵات ئەفریقیانەی کە ئێمە پێمان وڵاتی چارەم و پێنجەمن زۆر لە ئێمە حکومدارترن زۆر لە ئێمە حکومێکی ڕەشید و حکومێکی زۆر جوانتر سیستەم بەڕێوە بەر بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەتت کاکشێخ سەبارەت بەو پارەی کە وەردەگیرەوەی کە بازرگانان سکەڵان لە ئێوە تۆمار کردبێ وەسڵشتی هەیە پارێ لەوە ناچێت وەسڵی هەبێت وەگەر وەسڵەکە ژوای وەسڵی شتێکی وەهمیە یعنی شتێکی نییە بەڕێی من ئەو پارەیە بزەبت بچێتەوانی خەزێنەی حکوومەت ئیتر چۆن کاری پێکرێ بۆ پارەیە ئێستا کێشە لە بازگەکانی خود لە سنوورەکانیش کێشە مەسەلەن گومرگی زۆر هەیە کە بۆ بڵێن هاوردەکردنی شتومەک و کە دوجار خەڵک باجەکەی بدە ئاسانکاری هەیە وەکو پێویست بۆ بازرگانەکان ڕاستیە مەسەلەی گومرێک زۆر زیایی کرد
يعني أو زيابوني أو بقوم رجع أمل فتيش مثلا صار لما بيشيش أما واي كزربي بازرجان كان إيام جارش كب بقرنه بو خوالي العراق بو بصر ليو كعلا كان بينن شون كليرة شو أنا مثلا شاحنة كان مادي شتى هم يعني بيدا أجرن بيان هنا كان يدر بقوم رجع كي زورة بلام أما الأخوال ولا بصرة أمانة هي النية أما إذا قلنا كده مثلا شاحنة ك بيجمع الدهم ويبوه هنا كات بو قمرجة كابا قمرجة شكم جاء مواكل وبعض قالنا كان إما زورا روان كله توخواره وأمر زلال بو حكمتي هذه كل سنة شو كتو واكل دو يعني لجاتي وصل شاحنة داخل بدت داخل به أمرش أبيت بوت زلال بو حكمت يعني بما به إنه معك أو بعد خلص لبيني شاركاني خو معنا أمش تشي زور خلافه وأما براسي بيبنا معايا وأما أبي شعر سركري وأجر شعر سرنكري براستي يعني مثل زلالك باشە بازرگان زەرەر ناکە بازرگان زەرەر ناکە بازرگان تۆ يعني ئەوەی کە مەستەفەکە ئیتر لەو شوێنێکە ئەی هێنێ و ئەیکڕێ تا ئەگاتە شوێنی فرۆشتنەکەی چی مەصرفکای خاتە سەر و کاڵایە ئەنجا ڕبحی خۆی لەسەر داهانێ ئەمە نییە بەس بەشێکی زۆری هەبووە بازرگانی زۆر بۆی ئەو کێشانەوە کە لە سنوورەکان لە بازرگان بۆی دروست دەکرێت چوێتە شارەکانی دیکەی عێراق یاخود چوێتە دەرەوەی وڵات بازرگانمان هەیە وەکو دەرەوەی ئەوەی کە ئێمە بزانین ئەو بازرگانانەی کەوا کارەکەن بۆ هەرێمی کوردستان و ئەو کاڵایی کە دێتە هەرێمی کوردستانیشەوە بەشێکی ڕوا بۆ ناوەڕاست و خواردی عێراق یعنی زۆریان حتا بەهۆی کارەبا و گرانی کارەباوە زۆربیان معمەلەکانیان لە خوار و ناوەڕاست و خواردی عێراق ئێستا دامەزرانە لەوێ کارەبا هەرزان لەوێ کارەبا هەرزانە لێ بە 55 شتێکی وایە لێ بە 155 ئەمانە هەمووی تەسیری هەیە و هەمووشی بێ بەبار بەسەر خەڵکەوە بەسەر بەکاربەرەوە بەڕاستی ینی ئێستا لەم فترەیە یامە زۆر قسەما کرد وەزارەتی زەراعە بەڕاستی چارەسەری ئەوەی کرد بۆ پرۆژە زەراعیەکان دەواژنەکان یا گاوداریەکان یا بێتە پلاستیکیەکان کارەبای دابەزانەوانێ ئەمە شتێکی باش وەڵا ئێمە زۆر یعنی هینمان لەسەرەوە کردووە زۆر جار داوامان کردووە ئەمە وەزیر ئێمە لەگەڵدا نشوینەوە بڕیارمان ناوە کە ئەم کارەبایە لەمەودا بۆ کشت و کاڵ و مەسەلە دەواجن و ئەمانە بەزان 30 دینارە ئاوای لێکراوانی لە 150 ئەمە شتێکی باشە ئەمە وای کردووە خەڵک بکەوێتەوە ئیش بەڵام تۆ بێنیت کارەبا گرانکەیت و ڕێگاوبانەکە باش نەبێت و ئەنجا لە بینی شارەکانە ئەم مەسەلەیە هەبێ ئەمە بەڕاستی کارێکی بەزەرکی کێ کەمە چارەسەر بکارکی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزارەتی بازرگانیە داراییە ناوخۆیە خەلالەکە ئەبێت ئەسا وەزیر وتی من ئەبێ ئەمە بەرمە بەردەمی ئەنجومەنی معنای ئەوە بێ ئەنجومەنی وەزیران ئەبێ ڕئیسی حکوومەت هێنی ئەوە بکە چارەسەری ئەو بکە بە داواچوونی بۆ بکە لۆژنەی بۆ تەشکیلکە یعنی ئەوە زۆر گرنگە یعنی ئێمە داوامان کردووە کە لیژنە دروست کرێ حتا بۆ حدودەکانیش بۆ مادانەی کە داخڵ ئەبێت بزانن مەسەلە غەزیان لێ نەکەن مەسەلە لەو تاجرانە ینی ئەوەش لە بەرنامەیە ئیتر خۆ تۆ ئێمە ئەوەی کە پێمانەکرێ وەکو ئێمە وەکو ژووری بازرگانیەکان هەوڵمان داوە بەڵام زۆر جار کە گوێ ناگرن زۆر جار گوێ لە وەزارەتەکان ناگرن ئەوەی مەسەلەکە ئێستا وەزیرێک دەسەڵاتی نییە ئەم کێشەیە چارەسەر بکە وەزیر نەخێر چونکە وەزیری بازرگانی لەم شەوانە قسەی کرد ئەوێ من ئەم کێشەیە ئەبەمە بەر لەمی ئەنجومەنی وەزیران باش سوپاس دەکەم کاک باوەڕ سەبارەت بە ئەڵێن چەندە کارگەر لەسەر پرۆسەی بازرگانیش ئەم کێشانەی کە هەیە چ کاریگەریەکیەوە بۆ باسی کشتتوکاڵێکت کە بڵێن کارەبایان هەرزان کردو بەس بۆ مادە کشتتوکاڵەکانیش هەیە ئێستا و کێشە لە بینی هەولێر و سلێمانی بۆ مادانە شەیە کە مادەی کشتتوکاڵین و جوتیار و خەڵکی هەژار پێویست بێت وەڵا کاک حەکیم طبعا من لەگەڵ ئەو پەڕی حورمەتم بۆ ڕاکەی کاک شێخ بەڵام ئەمە هەر پرۆسی بازرگانی بە تەواوەتی پەکەخە یعنی جموژوڵەکە نامێنێت و ئەگەر تۆ لە دوای حەلیبی ئەمە حەلی سیاسی پێویستە ئەمە حەلێکی دامەزراوەی نییە بڵێ لەگەڵ ئەو پەڕی ڕێزم جارێکی تر بڵێ بە ئەمە ئەنجومەنی وەزیران کۆبێتەوە لەسەری هەرچی بڵێن ئەو بخۆی وەزیرەکەڵێ من لە توانای منانیە لە دەسەڵاتی منانیە من لەگەڵ برادرانی وەزارەتی دارایش قسەم کردو جوابەکەیان منطقی ئاڵێکا کە خۆمە پرۆسەیەک نییە بڵێن گومریەکە دانراوتە ئێمە لێپێچینەوەی لێ بکەین بۆ ئەمە بەدەستی دوو حیزبی فەرمانڕەوای هەردوو زۆنەکەیە زۆر بە ئاسانی من پێشتری ژوتومە بە تەلەفۆنێکی بینی خۆیان حەلە بێ ئەجا باسی
ئەو پێداویستی کشتتوکاڵیانەمان کرد هەر بەڕاستی معقولە کاک حەکیم ئێستا لەگەڵ ئەو پەڕی حرمەتم یعنی تۆ گواستنەوەی پێین ڕێگەی پێ نەدرێ ئەگەر بیرت بێ ئێمە بینیمان ئاوە 5-6 پیکاپ هەنارمان فرۆش بە ئیمارات حد دنیامان هێنایەویە گوتمانی تر ئەوەندە کەلوپە لە نێرینە دەرەوە ئەم نیشتیمانە پێویستی بە هیچی تر نەبێ بابە هەر ئەو هەنارەی تۆی نێری بۆ ئیمارات لە ڕێگە نادرێ پەینەکە داخڵی سلێمانی بێ لە سلێمانی و بڕۆ بۆ هەولێر ئیتر تۆ دەمی بەرهەمی ناوخۆی چی ئەەکەی نەوەی بۆ مادە کشتتوکاڵەکانی شێ بەڵێ مادە کشتتوکاڵەکان ئەسڵەن زۆر لە گرفتان لە ئێستا لەبەرەوەی کاکەیەک ئەو ڕۆژە نمونەیەکی زۆر جوانی هێناوە کاتێک تۆ کاڵایەکی بازرگانی هێنی مادەیەکە هێنی ئێستا مەسئلەن ئەمە پێداویستێکی پزیشکی ئەگەر بای دۆلارێک بێ تۆ سەرانەت لێ بسەنن بە دۆلارێک و 10 سنتی فرۆشیتەوە و لە هەموو بازاڕان نرخەکەی بەرزەبێتەوە بەس لێکەوتەکەی بۆ پێداویستی کشتتوکاڵی زۆر خەتەرە کاک حەکیم بۆ لەبەروی واکە ئەو کاڵایانەی کە گرانە بێ بەراورد بەوانەی کە لە دەرەوە دێت ئەوان هەرزانترەکەون و لە هەر یەکێک لە پارێزگاکانی خۆیانی فرۆشن بۆ نمونە لە سنوورەکانی هەولێر کاڵای ئەو وڵاتانی دەوروبەری خۆیانە هێن و ئەی فرۆشنەوە بە سعرێک کە بەرهەمی ناوخۆ وای لێت ئەوەندە گرانەکەوێت لە سەری لەبەروی پێداویستێک کشتتوکاڵێکی بە گران کڕیوە ناتوانێت منافەسی بکە یعنی ئەمە لێدانێکی زۆر ئەساسیە لە بەرهەمی ناوخۆ من زۆر بە دڵسۆزانە کاک حەکیم لێرەوە داوا لە هەردوو سەرۆکی هەردوو زۆنەکەکەم وەرنە سەرخەت بەڕاستی ئەم هەنگاوانە بیان و ئەداتە دەستی حکوومەتی عێراق بۆی بێ محاسبەی زیاترمان بکە ئەمەی ئێستا بەسەرمان هاتووە ئێمە لە دەرئەنجامین کاک حەکیم ئەبێ معالەجەی سەریعی بۆ بدۆزرێتەوە یعنی ئەم بیان و گرتنە کۆتایی پێبێنن ئەم تیجارەتە لە بینی خۆیانە کۆتایی پێبێنن یعنی بۆ کیش کۆکەنەوە فەرمو 30 ساڵە خۆ ئەو داهاتی کە کۆکرێتەوە ئەوەندەی بۆ حیزب ئەوەندەی بۆ بەرپرس و بۆ کوڕە بەرپرسە ئەوەندە حکوومەتی پێ دەوڵەمەند نەکراوە وڵای گەرە و نیزامی کە ئەوانیانەیە بەو جۆرە بە پێشکەوت و دای بنێن لە خزمەتی حکوومەتە بۆە دواتر حکوومەتیش بی خستایەوە خزمەتی هاوڵاتی ئێمە دەستخۆشیمان نەکرد بەڵام هەمووەمان ناچێتەوە خزمەتی بەرپرس و کوڕە بەرپرس و پێیانەوە دیارە یعنی بەوانەوە دیارە ئەو شتانێکی ئێستا بەدەستیان هێناوە دیارە لەم سەرانەیە دوای پرسیارەکەی تر ئەوەیە کاک حەکیم ئەوە چێن ئەتوانن بە قاچاق شت داخڵکەن بابە ئەوانەش هەمووی پیاوی خۆیانن بۆ خۆیانەوان بەرپرسەکانیان لەسەرەوە دانیشون پڵاو و گۆشتە خۆن جارجارە تیکەیەکی شێن بەوان لەبەر خاتری ئەو تیکەیە لە خوارد سفرەکەیانەوە یان ئەم جۆرە لە سەرانە سەوس ئەوەی کە بەدوات چونت کرد بێ خۆت ڕۆژپی بە وازگانە وەسڵ شتیان نییە نەخێر وەسڵ پارەکە بدەیت نەخێر وەسڵ دیارە بڕی پارەکە چەندە بۆ نمونە دیارە بۆ سوتەمەنی بێ یاخود بە پێی ڕێکەوتنە ئەوە هەمووی بە ئیتیفاقەکرێ یعنی تۆ ناچیتە بازگەیەک کاڵات پێ بێ بە ئاسانی داخڵبی ئەمانە بە ئیتیفاقەکرێ بۆ نمونە شەریکەی نەقڵەکەیت ئەڵێ ئەم کۆنتینەرە دەبێ ڕێکەوتنت کرد نمونەت پێڵم کاک حەکیم کۆنتینەرێک مەسەلەن ئەگەر 65 متر بێ پێتەڵێن تۆ توانی بە 6,000 دلار مەسەلەن داخڵیکەی ئەم 6,000 دلار خۆ تۆ ناچی لە بازگەکە بیدەی بە کەسێک و بەڕێکەی ئیتیفاقەکرێ پێشتر ئەو ڕقەمی ئەو سیارەیەوە ناوی شۆفێرەکە ئەدرێ بە بازگەکە و داخڵە بێ ئەمە لە سوتەمەنیشە هەمانە کاک حەکیم مەسەلەن ئێستا هەردوو پاڵاوگەی لاناز و کار دێن کاتێک سوتەمەنی نێرن بۆ شارەکانی تریا کە لێرەوە ڕات و بۆ باشما خو دواتر لێەوە ئەینێرێ بۆ شارقە و ئەیفرۆشنەوە ئەم سوتەمەنیە چۆن نەقلەکەن داوای مەنەفێستەکەن لە بازگەکان هەندێک جار ئەم مەنەفێستە دراوە بە پاڵاوگە بچووکەکان و بۆ مەرجەش ئەیان دەنێ بە پاڵاوگە بچووکەکان لاناز و کارەڵێت تۆ بڕۆ نەفتا لە من بکڕە بۆ خۆ پاڵاوتن بکە و بیدە بەو بار هەڵگرە لە بەرامبەر من مەنەفێستی بۆکەم طبعا ئەمە هەر زۆر خەتەرن بە هیچ فلتەرێکان ناڕوە هەمووی لەو پاڵاوگە قاچاق و بندیوار و دەشتانەیە پێداویستیەکان دەپاڵێورێ دواتر لاناز مەنەفێستەکە ئەم مەنەفێستە لەگەڵ زانیاری شۆفێرەکە ئەدرێ بە شوێنێک لێوە ئەوانیش ناوەکان نێرن بۆ ئیدارەی فڵانە شوێن و ڕێگا ئەدرێ بە بار هەڵگرەکە بڕوا 360 دلاری لێسەنن لە خاوەنی کۆمپانیاکەی کە سەرکاری بار هەڵگرەکانەکە جاری وایە شۆفێرەکە ئاگای لە معادلاتە نیە لە پشتی ئەوەیە ناوی دراوە بە بازگەکە ئەو ڕێگەی پێدراوە ئیتر نازانێ بۆ ئەو ڕێگەی پێدرێ ئەوی تر پێێن تۆ پرسیار ناکەی هەموو تەنکەرە چێ لە هیران و نازانین ئەو تەنکەرانن بۆ تحقیقیەوەی کە بزانن ناویان هەیە یان نا شۆفێری بەڕێزی تایە ئەبێت 10 ساعت لە سیارەکە بخەوێت تاوەی هەر کە بە سەرانەش ناوی بخوێنرێتەوە ڕێگای پێ بدرێ بە بازگەکەدا گوزەر بکە ئەمە عیبە ینی بەم جۆرە دێمە خزمەت کاک بەدران سەباردەوەی کە بەرەزوتت لە سەرەمی بەرەی کوردستانی ئەم حاڵەتە بوو کە لە بینی هەولێر و سلێمانی لە بڵێن لە 1992 پارە وەردەگیرە بەڵام بەوەسڵ بەس باز دەوکێک ئێستا بەوەسڵیش نییە و پێ دوای ئێسام کێشێ تەنها بە بڕیار بەدەستان جا مەسروور بارزانی بێ باڵ تاالبانی بێ بەوان چارەسەر دەکەی وەزارەتەکان وەکو دارایی وەکو ناوخۆ بێ یاخود وەکو بازرگانی بێدەسەڵاتیان نییە
ئازای کاکچی من ئاماژە پێکرد بابەتەکە سیاسیە باشە بابەتەکەەوە نییە ئامرێن قەیرانی داراییان قەیرانی خوکەم خۆراکییان قەیرانی کەم شیریان کەم دەرمانیان بەربوومی کشت و کاڵی نا بابەتەکە سیاسیە من خۆم بۆیە بینم ئەو بابەتانەی کە ئەو ماوادانەی کە لە توی چاوە دێن یان داخیل نەکرێن بۆ سلێمانی یان گەمارەکەی سەرمەتاڵی سلێمانی تونتر بکرێتەوە من هیوادارم غەڵات بە من خۆم وایە بینم بەڵێ خۆ بەسکار بەدران بە پێچوانەشەوە هەیە ناوخوا ناتوانن چاچکەن باشە خۆ بە پێچوانەشەوە هەیە هەمان شت بەڵام بەپێ ئەو بداچنەی من کردومە کاکچیم قەدەغەکردنەکە زیاتر مەسەرەن بابەتەکان پێچوانەیە ئەو بابەتە خۆراکیەکان زیاتر لێرەوە نالم بڕوا بابەتە پێداویستەکانی بەربوومی کشت و کاڵی و ئەوانە نارن زیاتر لە داخلی هەولێر بێ من لەگە قسەم لەگەر دۆستێکی خۆم کرد لەم خەتە ئیشەکە کاکچیم قسەشی زۆر خۆشی بۆ جەڕامەوە ئەشیان پێبوو کەوتینە معمەلە لەگەر بازگەکە پێی گوتم ئەڵا حەقیقەتە زاری هەیە بە 75 ئیزن دەدەیت یعنی تۆ سیرکە ئێمە لەکوێ ئەژین ینی حکومداریە لە نێوان 200 کیلۆمەترە حیسابی 25,000 و 30,000 کرد کاکە خۆڵی ئەو کوڕا ئەوەکە ینی بارە هێنێ و بارە بەت کاکە من صاحب موادەکە نیم من بەس ئەیهێنم و ئەیبەم وڵا کاکە پەیوەندی بێمەوە نییە ینی نەوەسلیانە دەنێ نەوەزارەت دارایی ئاگای لەیە ناگەڕێتەوە بۆ خەزێنەیەک بۆ هیچ بانقێک بابەتەکە سیاسیە لە نێوان خۆیان پێم وایە تونترە بێتەوە لەوەی ئەمە لە چەند ڕۆژی داهاتوو لە چەند ڕۆژی ڕابردوو بەبەوەی ئەو بڕیارانەی دادگای فیدراالیەوە و دەرەنجامەکانی لە داهاتووە بینین تونترە بێتەوە لەبەوەی نزیکە نوێ لە هەڵبژاردن هیوادارم تۆزێک ینی هیچ نەبێت تۆزێک ڕەحمیان بەو خەڵکە دابێت لەبەرەوەی بازرگان زەرێر ناکە لە کۆتایی بازرگان کرێ ڕێکە ئەخاتە سەری و کرێی گومرگە سەرانەکەش ئەخاتە سەری و ئەبێ خەڵکەکە بە گران بیکڕێ بێ خەڵکەشی گران بکڕێ بێ خەرکە دەرمان گران بکڕێ ئەبێ خەرکەکە پێداویستەکانی ڕۆژانە بە گرانی بکڕێ لەو بێ موچەیە و لەو بێ مەعاشی و لەو بێ ئیشی لەو بێدامەزران نا بێن دوو باراشت لەسەر خەڵک گرانکەنەوە باچیان نییە کێشەکەوێ ئێستا ئەمانێت ینی ببینین ڕقامێتە تۆگەر موبایلێک شەحنەکەی تو ئەزانی ئەگاتە 100 پڕە بێ و دەری دێنی بەڵام ئێمە نازانین بەرچیوانەکەی پڕە بێ نازای جیفانی وانەکەی پڕە بێ حیساباقیەکانی وانەکەی پڕە بێ باشە ینی ژێرزەمینەکان کەی پڕە بێ دەست هەڵ ناگرن دەست هەڵ ناگرن هەر بەردەوامیشە بن ینی وامان لێکەن دووبارە خۆزگە بە بڕیارش دادگای اتحادی بخوازین بێ وەکو چەکشێک بەسەریان دابدا و میلەتە ڕزگاری بێ وەکەوەی کە ئێمە شەربەتی مێوژمان ڕێشت بێ و ئەمفال نەکرابین و چمیاباران نەکرابین و گودمان وێران نەکرابێت و شۆڕشمان نەکرد بێ خۆی ئێمە شۆڕشمان بۆ کوڕی فران و فران نەکرد بۆنەوەی فران و فران نەکرد هەمیان دەوڵەمەند بن کاکە دەبەسە دەست لە جیفانی خەڵکەن دەستان لە قورژی خەڵک ناوە ینی ڕۆژانە خەڵک کاسبکاری چێتە ماڵەوە بێ نیوەی بۆ ئەو بێ لە ڕێی ئاو لە ڕێی کارەبا لە ڕێی مرورەوە لە ڕێی کامێرەی سەرزادەوە لە ڕێی گومرگەوە لە ڕێی سەرانەوە دوکاندارێک یەک دوکاندانێ بیزن و عەزەری بەدا کاکە دەست هەڵگرن لەو خەڵکە وەڵای خەڵک تەحملی نەما باچیان پێ نیە کێشەشان نییە کاک ئەچین ینی نایدەی تاوە بێدانیشی ئەبێ ئیشەکەت ڕاگری ئیشەکە ڕاگرێ لە بازار نامێنێ لە بازار نەما گرانە بێ کە گران بوو خەڵک بۆی ناکڕێ جا بەیانی ئەڵێ وەڵای تر قەیرانە قەیرانەکە خۆتان دروستیەکەن وەکو مامۆستا گوتی بە تەلەفۆنێکە سەر و تەلەفۆنێک بۆی کردن تەلەفۆنێک ئیسی ناچێ ڕەحمێک بۆ خەڵکە بکەن کاکە خەڵکە گوناحە ئەو خەڵکە لە کوێی بێنێ تۆ موچەت بێ نادرێ ناتانی موچەکەی بدەیتێ کاسبەکەی بازارت نێشتووە شتی لەسەر گرانەکەی خوا حکومداری وایە لە چێی دنیا حکومداری وا بووە لە چێی دنیا بووە لە نێوان دوو شار 200 کیلۆمەتر نێوانیان بێ 6 بازگا بێ داوای سەرانە و گومر بکەی کەس نازانێ و پارە بۆ چێچێ باشە حەقوایە ینی بەسە وەزیری دارایی لە هەموو دنیا سەرمایە و وەسڵات ئەگەرێتەوە بە وەزیری دارایی وەکو موت و بێ ئاگایە وەزیری بازرگانی مقابلێکە میلێ من ئاگام لێ نییە ئەرێ چۆن شتی وا هەیە وەزیرە لەو وڵاتە لەو شارە لەو پایتەختە بازگەیەک 100 کیلۆمەتر کەمتر لەوی دوورە سەرانە وەرەگرێ بەبێ وەسڵ وەزیرە من ئاگام لێ نییە وەزیری بازرگانیە ئێمە لە چێ خەوتوین باشە بەس ئەوە حکومداریە ئەوە حکومڕانیە ئەوە بانگەشەی حکومداریان بۆ کرد بەداخەوە باشە بەس پێ دوای زیاتر لەم کابینەیەدا ئەم کێشانە زیادی کردووە خۆ پێشتیش گەندەڵی هەیە بۆ سەرانە بووە بەس ئێستا سەرانە چ لە بینی بازگەکان بێ لە سنوورەکان بێ ناو شارەکان بێ لە کاسبکارەکان بێ لەمە زیاتر زیادی کردووە کاک حەکیم کابینەکانی ڕابردووی حکوومەتی هەرێم خراپ بووە بەڵام بەڕاستی ئەو کابینەیە کارەساتە بەڕاستی ئەو کابینەیە باچی بۆ خەڵک نییە ئەو کابینەیە باچی بەیەک دەقی یاسایی نییە ئەو کابینەیە باچی بەیەک
ماندیبوونی خەڵک نییە یعنی هیچ ڕەحمێک یعنی ڕێک لەگەر خەرچی لەگەر کاسب لەگەر بازرگان لەگەر مۆزەف لەگەر خەڵکی ئاسایی کردووی بە 150 یعنی چەند لە جیفان 150 بۆ کابینەیە قەرزی زیادەکە داهات کەمەکە سەرانە زیادەکە قەرز لەسەر حکوومەت و لەسەر خەڵک زیادەکە هیچی دیار نییە موسەی پێ نادرێت تەعینات نییە یعنی لە 33 ساڵی حکومڕانی کوردستان هیچ حکوومەتێک وەک ئەو 5 ساڵە خەڵکی نەچەوساندەوە هیچ حکوومەتێک وەک ئەو 5 ساڵی حکوومەتی ئەو کابینەیە خەڵکی وێران نەکرد یعنی کاکاچی من لەو شارە کۆمەڵێک بازرگان هەیە بەهۆی ئەو سەرانە وەرگرتن و بۆی ئەو بێزارکردنە هەمووی سەرمایەکەی گواستەوە پرۆژەکەی گواستەوە یان لە ئەمبارە یان لە بەغدایە هەموو دنیا تۆ یعنی ئێستا من مەبلەغێک پارەم پێ بێ بچم بۆ هەر وڵاتێکی ئەوروپی بۆ هەر بستنزێک بۆ هەر وەبەرهێنانێک یعنی بۆ هەر دەست باوەشم بۆ کاتەوە باشە بەس بۆی کە لە وڵاتەکەوی هاوە تورکیا دیراوسیەوە ئێرانە باشە بڕۆ لە وڵاتەکەوی مەبلەغێک پارە بە پرۆژێک بکە هەموو کار ئاسانیەکرد بۆکە ئێمە لە بازرگان هەردێ سەرمایه‌دار هەردێ وەبەرهێنەر هەردێ کەس نەما یعنی من خەڵک ئەناسم وا لە بەغدا ئیشەکە خەریکی پرۆژەی زۆر گەورەیە لە ئەمبار ئیشەکە خەریکی پرۆژەی زۆر گەورەیە لە بەسڕا ئیشەکە ڕۆیشتۆ بۆ تورکیا باشە کەس نەما لێرە یان ئەبێت نیوەی بداتن یا بێت 150 ببێەوە 1 دینار لای ئەو بیداتن هەر بە سەرانە لێوەرەگرێت 150 لێوەرەگرێت من سەرمایه‌دارە ناسم کاکاچی من ئێستا نامەکەی موبایلم ماوە کوڕی بەرپرسێک لەو شارە پرۆژەیەکی کردووە خانوەکانی گرانبەهان تەلەفۆنی بۆ کرێەوە لە پێچ خان و بکڕە تەواو ئەبە کەی حکومداریە ئەوە کەی حکومڕانیە لە چێی دنیا حکومڕانی هەبوو کەوانەیکەن بەڵێ سوپاس دەکەم کاگۆدرن کاک شێخ سەبارەت بە سنوورەکان بڵێ هەر ئەم کێشە لە بازگەکان یاخۆ لە سنوورەکانیش کێشەی زۆرێ وەکو سەرانە وەرگرتن هەیە لە سنوورەکان یاخود گومرگەکە یاخود باسی قاچاغیش دەکرێت بۆ نمونە قاچاقی لە سنوورەکان ئەوەی کە ئەگەر تۆ کەمتر دەیەگە بارەکەت بە قاچاق بێ ئەم حاڵەتانە هەر بەردەوامە بڵی تا ئێستا بەردەوامە هەیە و فترێکی زۆریشە مەسەر دەستی پێ کردووە زۆر جاشتەکە مەسەلە یەتە ناوانێ لەوانەیە بە مەسەلەی گومرگاتێ نەپەڕێ بە حاڵەتێکی کە ئەنی مادەشەیە کە لێر لە بەرهەمی ناوخۆ قەدەغ کرابێ لە وەرزێکدا بۆن مەتەماتە بێ پەتاتە بێ بەڵام بە قاچاق بێنێ یاخۆ تێلکە بێ بریشکی بەستوو بێ بە قاچاق وەڵی خۆی قاچاق ڕێگای قاچاق ناگیرێ ئەگەر لە سنوورەکە خۆی بڵین مەرزەکان مەسماسانکاری بڕپارێکی کەمتردا لە گومرگەکە وەکو قاچاقی لێدەوە بەڵێ وڵی ئەوەش نییە ینی زۆر ئەو کەمەش نییە بەڵامتر بەو شێوەیە ڕێگای پێ نایەن مەجبورە بە شێوەکەی دربیە و پاریش زیاشی لێسەگەن ئەوە ینی مشیلێ بۆ دروزەکەن بارەکەی پێداگرن وەکو باسمان کرد تێگەیشتی شتەکانی ئەمێنێتەوە ئەنج زۆر شدەیە مەسەلە قابلی خراپبوونە مەسەلە خواردەمەنی هێشتا گەر مایەوە لە مەرزەکان مایەوانێ داگیرا بۆ تێگەچێت دەبەر ئەوە ینی ئەمانە ینی بەڕاستی دەستی پێکردووە کارێکی زۆر ناڕەواشە باشە بەزووکو بەرهەمی ناوخۆی ئێستا کەمانە کێشەی بۆ دروست بوو ئاڵگۆڕی بازرگانی وشتومە لە سنوورەکان بێ لە ناوخۆ بەرهەمی ناوخۆ هیچمانەیە کە کاریگەریکی ئۆتۆینە بێ ینی ئەم کێشانە یاخود پێشتر باسی هاوردەکردنیش کرا بڵین هەناردەکردن ئێستا چیمان هەیە بڵین وڵا ئێستا پەتاتە هەیە پەتاتە ڕوا بۆ سعودیە ینی تەزیرەکرێ بۆ ئەوەیە ئاوی سلەیمانی من خۆم لە بەریتانیا بینیومە ئاوی محەممەدی سلەیمانی کە بەکاری هێنن ینی ئەگەر ڕێگا بدرێت و ئەگەر هاوکاری مەسەلە کارگەکان بکرێت بەڕاستی ئێمە شتمان نەبێ ئێستا لە کشت و کاڵات تا حەدێکی باشین مەسەلەی دەواجنە باشین ینی بەشی خۆمان زیا مەسەلەی هێلکە ینی بەشی خۆمان زیایی هەیە و قابلی ئەوەشی هەیە کە بنێرێتە دەرەوە ینی ئەگەر بێت و هاوکاری بازرگانان خاوەن کارگەکان بکرێ بەڕاستی ئێمە وای لێ فتریشکە ببین بە ئەوەی کە لە سەدانەوەی پێش بە دەرەوە دەبەسێ وایە بەڵێ بەڵام ئێستا ئەوەیە مەسەلا بەڵام ئەو پێداویستەی کە هەیە ئەمڕۆ مەسەلەی کشت و کاڵە تا حدێک بەشی خۆمانەکە مەسلەی دەواژنەکان ئەمانە بەشەکە بەڵام ئێستاەوەیە کە مەسلەی ئەم گۆشت و شتە هاتوە تا ئارەوە ئەوی شێشەیشکەی گۆشتی گۆشت گران بووە بەڵێ سوور پەیوەندی بە چێ بۆ داسوودان کردەبێت گۆشت هیچ پەیوەندێکیە بە مەسەلەی مەرزەکان و ڕێگری و ئەوانە چۆن نەخێر ئەمە خۆی ئێران بۆ ماوەی 6 مانگ ترانزیتی قەدەغە کردووە ئەو حیوانی جاران بە ترانسێ دەهات مەسەلە کەمتری تێ ئەچوو لەبەر ئەوە
ئێستا ئەو حیوانە نایە لە ئێران قراریەوە تا 6 مانگ نەیاڵن کە بە درانجێت حیوان بێت هەرێمی کوردستانەوە ئەمە وای کردووە و ئەو بەرهەمی خۆشمان ئەوەندە نییە یعنی کە بتوانین بەشی خۆمان بکە چونکە ئەوەی کە زیاتر مەڕووماڵاتی هەیە زیاتر بۆ شیر و بۆ هین و ئەمانە بەکاریە هێنێ لەبەرەوە ئەوە حاڵەتێ وە لە شوێنی خۆشی گران بووە یعنی حیوان ئەمە وای کردووە کە ئێستا ئەمڕ بووە بە ئەزمە و ئێستا لە چیلوی 23 بۆ 25 یعنی هین بووە بەس پێین بوێت کە لە ناوخۆدا سامانی ئاژەڵکەم بۆتەوە بەڵێ ئەوە ئەکەمە سامانی مەسەلە فەتری پێشوو وەجباتی زۆر هات حتا لە ئێرانیشەوە بە قاچاقە هات ئەم دیوانی فەلحەکانی ئێمە بەخێویان نەکرد بەخێویانەکرد لای خۆیان و شیر و هین و ئەوەی کاگەیشتە مەرحەلەی ئەوەی باکەڵکی فرۆشتن بێ ئەیفرۆشت مەسەلە ئەوە ینی ئیسیفادێکی باشی هەبوو و ئەوە وای کردبوو کە کۆشت ینی هین نەبێت زۆر بەرز نەبێتەوە بەڵام ئێستا ئەوەی کە لە سووریاشەوەیە لە سووریاش ئەویش ینی هەڵێ گری لەکرێت ئێستاوی کە سەرچاوی گۆشتی لێ ئەوەی کە لە دەرەوە لە سووریاوە دێ وڵاتانی شۆ دێ فڕۆکە یاخود ئێستا بەڵێ ئەوەش هەیە ینی ئێستا سێوەج بەداخل بووە کە بە فڕۆکاتۆتە سلێمانی فڕۆکانە لە وڵاتێکەوە وەڵی خۆی لە دوسێ وڵاتەوە هەیە ئەرمینیا نازانهینە بەڵێ زۆر گرانەکە چوە کریتیارەکە زۆر گرانە یعنی شەش قاتی ئەوەیە کە بە ترانزێتەکەیە لەبەرەوە چییە بێ نرخی حیوانەکە گرانە بێ نرخی گۆشتەکە گرانە بێ ئەوە بۆ دوای حیوانی وردە نیە ئەوەی کە هەیە هەمووی مەسەلە ژێرەکەیە مەسەلە گایە ئەمانەیە ئەوەیە ینی شتێک مەسەلە حیوانە وردەکە نییە چونکە ئەوان حیوانە وردەکە کەمتر مەجالیان بێت خۆش چارەسەرەکە چیەسە لە مانگی پیرۆزی ڕەمەزانیش نزیک دەبینەوە وەڵی چارەسەرێکی یاخۆ خۆتان و بازرگانەکان هیچ ڕێگە چارێک هەیە وەڵی ئێستا قسە لەسەرەوە کراوە ئێمە دوێنە کۆبوونەوەمانە بۆ پێرێ لە قایمقامێت لەسەر ئەوە کە مەجال بەم گۆشتی هینە بدرێ بێت هەموو مانگەکان تەحدید دەکرا مەسەلە ئەوترا ئەم مانگە مەسەلە 300 تەن بێ بەڵام ئەمجارە قەراردا لوزنەکەمانە بوو بە ئامادەنی بەڕێز قایمقامی سلێمانی کە ئەو مەسەلەی گۆشتی فرێش و ئەوەی هینە بە بێت یعنی بەبێ هین تەحدید ئەوە چاوەڕێ بکەن دادەبەزێت چاوەڕێ بکەین دابەزێنرێت بەڵای ئەو خەڵکەکە ئێمە مناچارە بەنابەرێ بەو گۆشتە هێنە ئەوەی کەیت کاتە خواستیش کەم کاتەوە کاریگەری هەبێت کە خەڵک ڕەنگە نتوانێت بێمەعاشی و لەم هێنش ینی بەڕاستی ئەو ڕۆژە حماڵێک عەرەبانەی پێ بوو وتم هاوەڵ ئەچوێنێ ئەیود ئیش نییە باش یعنی ئیتر تەسەورکە معنای ئەوەی تەسیری لەسەر هەموو فیەکان کردووە لە بازاڕە دوکانارەکان دەمانە سوپاس دەکەم کاک باوەڕ ئەوەی کە بەداچوونت کردبێ بۆ گواستنەوەی ئاژەڵیش ئەو کێشەی هەیە لە بینی هەولێر و سلێمانی پارە وەربگرن سەرانە وەربگرن ئێستا وەشەیە بەڵێ ئەوەی من ئیستفسارم کردووە تا ئێستا بە تەواوەتی ڕاگیراوە هاتوچۆ ئەوەشی کە داخڵ بووە کۆنتینەرە یعنی ئاژەڵ نەگوێزراوەتەوە لە بینی هەولێر و سلێمانیە ئەی بە پارە توانی بیگوازیتەوە بڕوام وە ئیترەوە هەموو قاچاقچێتەکان دەست پێگا کاک حەکیم مەوسمێستا هەیە بەفە ئەوە نییە کە ڕێگەی نادەن تا ئەم دقیقەیە نایەت وە نەشم بیستووە کە بە قاچاق بێت هەشکرەیە ئەوە یەکێک بێ لە گرفتەکان چونکە بڕوام وایە لە سووریا ئەتوانرێت سامانی ئاژەڵی داخڵ بکرێت و دواتریش بەزوکو ئەو ڕێگرێنەکە لە بینی شارەکان هەیە یاخود ئەم لە سنوورەکانیش هەیە کارگەری سەرەسەر ئەو کەسێک کە کاسبکارێک کە بازرگانێکی بچووکە یاخود بازرگانی بچووکی هەیە وا دەکات کە بەرەو نەمان بچن بژێوی ژیان لەو ڕێوە دابین دەکات جگەلەوەی کە بۆ بازرگانی گەورەش بێگومان سەرێشێ بەڵام ئەوەی کە بازرگانی بچووکە بەڵێ بازرگانی بچووکەکانی ژیانی زیانی زۆریان بەرەکەوێت ئەو شۆفێرانی کە باریان نەگواستەوە لە نێوەندەدا ئەو حەماڵ و کرێکارانی هەر کە باریان بارە کرد وە کاکشێخ ئاماژەی پێدا هەمویان تووشی بێکاریە بنجارە بزنسە بچووکەکان هەر لێبنەوە کاک حەکیم ئێمە لە قەیرانی گەورەی ئابووریان خۆتەزانی یعنیەوە چەند ساڵام هەرێمە بەدەستم دەسەڵاتدارانەوە لە قەیرانایە قەیران لە دوای قەیران بابا و قەیرانانی لە دەرەوە بۆمان هاو بەس ئەوانە بووە قبوڵمان نەکرد بەس ئەمانە خۆشیان خەریکی دروستکردنی قەیران و پشێوین ئەمە گرفتەکەیە یعنی یەکێکن لەو هۆکارانی کە ژمارەی قەیرانەکانی زیاتر کردووە زۆرتر بە بازارەوە دیارە تۆ بڕۆ سەردانی ناو بازار کە لێکەوتەکانی بە ئاشکرا بینیت یعنی من بڕوام وایە ئەم زەمانێ بەتایبەت ئەم کاتە
لەو ساڵانەی ڕابردوو کەیانود لە ئەوجی قەیران و بێمەعاشیین بڕوا بکە ئێستا زۆر خراپترە. باشە بەس ئەم کێشەیە ئەوەی کە بەدات چونکە هەر لە بینی شارەکان هەیە یاخود لە سنوورەکانیش کێشە هەیە بڵین بە ڕێگەی جیاواز پارە لە بازرگان وەرگندوایی خەڵک باجەکەی بدە. کاک حەکیم لە سنوورەکان فەزاحەتەکە زۆر گەورەترە بەڵام فەزاحەتەکە لەوێ بە قانونی کراوە یعنی بۆ یاخی کراوە و ڕەنگێکی ملەوەنی جوانی هەیە لە بەرچاویتەوە بە قانونی کراوە ئەم بەرپرسانە هاتوون خۆیان کردو بە شەریکی هەموو کەس ئەوەی ملی دابێ ملی داوە ئەوەی ملی نەدابێ هاتوون بە قانون ئێستا بوونەتە شەریکی نمونەی ئەم کەلوپەلە پزیشکیانم هێناوە لەگەڵ خۆما کە ئەم ستیکەرانەی ئاماژەمان پێدا ئێستا ئەمە پاراستۆڵە تۆ بۆ داخلکردنی ئەم پاراستۆڵە لە سنوورەوە پێویستە ئیلا ستیکەرێکی KMCA وەربگری کە بەحساب ئەمە نظامێکی تازەی وەزارەتی تەندروستی هێناوێتی لەبەر خاتری کوالیتی کۆنتترۆل هەر ناوی خۆی بەخۆیەتی ئەمە فەرمانگەیەکی تایبەتە بە کوالیتی کۆنتترۆل ئەم چارەسەر ئەمە شەر پاراستۆڵە 12 دانیوا لە ناو پاکەتێکە ئەگەر قەرارە بۆ چێکی کوالیتی بێ باشە تۆ بۆی بۆ کولی شوشەیە یان بۆ کولی دانەیەک لەم پارچە لە ئیلاجانە ستیکەرێکی جیافرۆشی ئەم ستیکەرە حکومەتی فرۆشێ بە 4 سنت ڕێگەت نادا تۆ لە یەکێک لە کارتۆنەکان هەر پارچەیە کە لە ناو پاکەتەکە ستیکەرێکی جای بۆ ئەوەی کە پرسیار کردێت سەر نرخی دەرمانەکە بەدڵنیایەوە چێت سەر نرخی دەرمانەکە هەر ستیکەرێکی وابایی 6 دینارە ئێمەش ئەچێتەوە سەر دواتر کڕیار و هەروان نەخۆش ئەچێ ئەم عیلاجانە وەرگێتێتەوە سەر نرخەکەی بەم جۆرە چیان کردووە بەم جۆرە خۆیان کردووە بە شەریکی هەموو کەسێک یعنی ئەمە ڕێگایەکی قانونیە گرتوانەتە بەر یان تو وەرە بیر بکەرەوە هەرچی مصیبەتێ بەسەر ئەم میلەتەیە هاتووە لە هەر شوێنێکی دنیا ئەمان فکرێکی تیجاریان بۆ دۆزیوەتەوە داهاتی لەسەر کۆ بکەنەوە کۆرۆنات بینیمان ئامێری تاقیمیان دانا لەسەر حدودەکان بە ناوی تاقیمکردنەوە پمپێکیانەیە لەم سیارەبار هەڵگرە گەورەیە باشە وەکەوەی کۆرۆنا شاخوگوێ هەبێ بە پشتی بارەکەەوە خۆی هەڵواسی بێ تاقیمێکی دەرەوەیانە کرد بە سەرئی پمپێکیان لێدا و پارێکیان لە خەڵکەسن کاک حەکیم تا ئێستاش تاقیم ماوە یعنی لە هەموو دنیا و نەخۆشی کۆتایی پێهاتوە ئەمان ئەنواعی جۆری سزادان و غەرامە و سەرانیان داناوە بە قانونی لەو ڕێگریانەی کە بێ لە ناوخۆ شارەکان لە سنوورەکان زیانەکەی بۆ خەڵک ئێستا بەرهەموو خەڵک دەکەوێت لە سوتەمەنی بێ لە مادەی خۆراکی بێ لە پزیشکی بێ لە شیری منداڵان بێ کاک حەکیم زیانەکە تەمان کۆمەڵک بۆعدی هەیە یەکێک لە زیانە خەتەرەکانی ئەوەیە مەسلەی بەرتیل و قاچاقچێتی و ئەمانە زۆر دەست پێکاتەوە جاران ئومێدێکمان هەبوو کە دامزراوە دەوڵەتیەکانمان ئیتر دوور ببنەوە لە مەسلەی بەرتیل و ئەوانە بەزەمە هۆکارێکە بۆی تۆ بتوانانی لەگەڵ فەرمانبەرەکان لەگەڵ ئەو پەڕی حورمەتم بتوانانی بەرتیلیان ینی فێری بەرتیلیان بکەیتەوە و هەروەها لێکەوتەکانی وەک ئاماژەمان پێدا لێکەوتە بازرگانیەکانی نەمانی هەلیکار و وەداخستنی بزنسە بچووکەکان و وەگرانبوونی کاڵاکان ینی تۆ بە ئاشکرا هەست بەماکی ئێستا من نمونەی شیرێکمان هێنایە وەڵین 500 دیناری چۆتە سەر ئەم جۆرە لە عیلا سۆچی لە بازاڕی کڕی لەبەروێم خەرجیە نایاساییانە خراوەتە سەری ئێمە هەمووی خەرجەکە بەرزەکاتەوە و تۆش لە قەیران و نەبوونی داهاتای ئەو دەرئەنجامەی لێکەوێت چارەسەر چێ بە کورتی بێ ئەوکو چارەسەر طبعا چارەسەریش دابەشە بێ بۆ چەند خاڵک سەبارەت بەم کێشەئانیە ئاماژەمان پێدا ئەو برادرانە بخۆیان لەسەرەوە زۆر بە ئاسانیەتوانن بە ئیتیفاقێک بیکەن چارەسەری با بڵین دوورمەودا باشە چارەسەری دوورمەودا پێشەوەی عێراق بێتە سەرخەت پێشەوەی بەڕاستی ئەوان تەدەخول بکەن ئەبێم حیزبانە بەخۆیان ناپسنەوە و هەروە خەڵک وشیار بێتەوە چارەسەری دوورمەودا بریتە لەوەی تۆ سزای و کەسانە بی کە 30 ساڵە ئەم دەرئەنجامیان بۆ ئێمە هێناوەتە ئاراوە و هەروەها نەبوونی پەرلەمان ئێستایەکێکە لە کێشە گەورەکان لەبەرەوەی مەسلەی مراقبە و تحقیق نەماوە ببینە چی کارەساتێک ڕوویداوە کاک حەکیم کاشەگەر شتێکت ناوی بە کورتی وەکو چارەسەر وڵی چارەسەرەکە ئەوەیە ئەبێ دەسەڵات چارەسەری ئەمە بکە لەسەرەوانێ لە ئیتفاقی بینی ئەم دوولایەنە بتوانن کەوا ئەو حاڵەتە حەرکەن ئەجینا وەکوتر خەڵکەکە بعد زیاتردا بەڵێ سواستەکەم کاک بەدران کاتمان کەماوە وەگرتنی سەرانە هەر پەیوەندی بە ئەو کەلوپەل و شتمەکانەوێک کە لە بینی بازەکان لە سنوورەکان یاخود لە پرۆژەکانی ئێستا خەڵک جا پرۆژەی بچووک بێ گەورە بێ دەبێت هەمووی بڵین سەرانە بدات وڵا کاکچی ئەوە شتێکی تازە نییەوە ئەو سەرانە ئەوەی لە ماوەی ڕابردووی لە سلێمانی ئەو ڕووداوی ڕوویدا و ئەو شوێن و باخشتە تێکچ و کاویش هەر قەزی سەرانە بوو یان شتێکی گەیشتە تەواو گەیشتە میدیا و شتەکە نەشاردراوە کە سەرانەی لە خەڵک وەگرتو و تەنانەت بریندار کراوە و بازرگانەوە بەرهێنەرە بێ ئۆستا ئۆندەم بۆ بدەیت لە هەولێر بە هەمان شت زیاترە کەمتر نییە وەڵام لە هەولێر جیاوازێکی شکەیە مەسەلەن تۆ سەرمایەداری ڕاستەخۆ دێتە دیار 150 ئەوێ
باشە 150 بۆ ئەگە بەیانی تۆ شکاتت کرد و سکاڵات تۆمار کرد 150 لای ئەو حەقی زۆرین لای ئەو ئەبێ ئەوەی چلونەکەشی بۆ بەجێبێلی یعنی ئەوە شتێکی ئاشکرایە و لە مێژە هەیە واوی ئێستا من باسم کرێستە مۆدرنشکێکە کوڕی سەرمایه‌دارەکان خۆیان فێرەی شەکەبوونە پرۆژە و ڤێلا و شاری گەورە و ستیشتیوا دروست دەکەن جا سەرمایه‌دارەکان بانگەکەن و ئەبێت تۆ دوو دوانە بکڕی و تۆ چوار بکڕی ئەو شەش بکڕی و ئەو شارە کەسی تیان نەما هەمووی ڕۆیشتەوەی بەجێ هێشتەوە منێتی سێ وەزعەیە ئەوە حکومداری ئەوەی بکە ئیدعایان بۆ کرد ئێمە دەبێت دیموکراسیەک و سیستەمێکی سیاسی پێشکەش بە هاوڵاتی خۆمان بکەین ئەوە ئێستا ئێمە بینین لە وڵاتە گوزەرێ هیوادارم نەگابەوەی کە دووبارە دادگای ئیتیحادی بڕیارێک لەسەر بازرگەی نێوان دوو شای بدا کە سەران لە خەڵک وەرەگرن دادگای ئیتیحادی بڕیار لەسەر بەرپرس و کوڕی فران بەرپرس بدا کە سەرانە و پارە و یعنی مافیاگەری و چەتەگەری بەرامبەرەوە بەرهێنەر و بازرگان و مقاولەکانەکەن هیوادارم تۆزێک بە خۆیان دابستنەوە نەگا بەوەی کە کەسمان چاوەڕێ ناکەین ڕوو بدا ڕەنگە ڕوو بدە و ئەگەر ئەوەش ناکەن وڵی حەزەکەن ینی دوو بازرگان دووە بەرهێنەری باش ڕوو لە بەغدا بکەن و لێ سکاڵایەک تۆمارکەم بشکەم وەکوەوەی نەوتەکە وەکوەوەی کە موچەکە و کۆمیسیۆنەکە بشکەن نەجاتمانەوەی بڕیارێکمان بۆ دە بەڵێ دۆخکە چاوەڕێی باشبوونی لێ دەکەی یا خراپتر بوون نا بەداخەوە کاک حەچیم هیچ باشبوونێک بۆ داهاتوو نییە من لە ماوەی ڕابردووش ئەو قسانم کردووە پێشبینی خۆشم کردووە وەکەوەی کە لەو چەند ڕۆژێ ڕابردوو وەزارەتی دارایی کە وەزارەتی دارایی تاو بەبێ ڕۆڵ کرا هیچ حکومێکی نەما ئەمڕۆ بەیان نامێکیان دەرکردووە ئەندە قسەیان کردو ئەندە قسەیان فڕداوەتە سەر شاشەوانە بەڵام دڵنیا بە لە داهاتوو ئیتر دەستگا مؤسسە بۆ دێنە خوارەوە تەواو ڕۆڵ بێڕۆڵ و بێکاریگەریانەکەن بەداخەوە ئەوەی زۆر جێگای داخە خەڵک پێی خۆشە یعنی تۆ سەیر کە حکومەتی خۆماڵی حکومەتی کوردی خەڵکی خۆی ئەوەندە لی بێزارە بە بڕیاری دادگای ئیتیحادی خۆشەکە یعنی حکومەتی کوردی کردو بە تێرێکی زۆر معقول باشە من نامێت زیاتر بچمە ناو دۆخەکە لە تەوەری بابەتەکە لا بدەم بەڵام لە داهاتوو ئەوەی ئێستا بینین لە داهاتوو بەرداوامە بێ هیوادارم ئەوانە شەر بەرداوامێ بەشکە خەڵکە نەجاتی بێ لەدەستی خەڵک لەدەست ئەو حکومەتە ڕزگاریە بێت بەڵە سوپاس دەکەین کاک بەدران محەیەدین ڕۆژنامەوەز لە هەولێرەوە هەروە شێخعەتە محەممەد جێگری سەرۆکیەکەی تیاوردەناردن کاران کاک باوەڕ جەمال ڕاوشکاری بازرگانی سوپاسان دەکەم سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ